کەوابوو لێرە تەوەری سوورەتی فاتحە ناسینی خوای پەروەردگارە بەو شێوەی کە خۆی بیستوێتی بە بوداییەکیش بڵێ ئەڵێ خوا هەیە خەڵکانێکی هەیە هەر بە مولحیدێ ئەنی باوەڕی بە دین نییە بەڵام ئەڵێ باوەڕم وایە کە خوایەک هەیە خالقێک هەیە بەڵام ئەمە مەطلوب نییە ئەمە خوای گەورە ئەمە ناوێت ئەبوو جەهل لەمەی زۆرتر هەبوو ئەبێ بیناسی بیپەرستی ڕێبازەکەی وەربگری بۆیە ئەم سێ شتەیە عەقیدەیە عیبادەتە منهەجی حیاتەکەشێتی ئەم منهەجی حیاتەکە ئەبێ وەری بگری بریتە لە ڕێبازەکەی بۆی بتخاتە سەر ڕێبازی ئەنبیا و ساڵحون و شوهەدا و سادیقون و ئەوانەی تر ئەمەش بەو شێوەیە تەبعاً ئینسان فێر بێ بۆیە لێرە لەم سوورەتەیە هەست پێکەن یەکەم خالق و مەخلوق هەن باسی خالق و مەخلوق ئەنجا حقوقی خالق هەیە واجبی مەخلوق هەیە بۆیە ئەڵێ ئیاکە نەعبود و ئیاکە نەستەعین دووهەم پێداویستی مەخلوقات بە خالقیان هەیە لێرە باسی ئەوەی کرد اهدنا الصراط المستقیم ئێمە چۆن ئەکەوینە سەر ڕێبازی ڕاست چۆن ئەگەینە ئەو ڕێبازەی ئەمانگەێنە بەخوای تاک و پاک خۆمان نازانی ئەبێ پێغەمبەرێک بێ ڕوونی کات پاشان پێغەمبەرەکەش ڕوونی کردوێتەوە ئێمە ناتوانین یەکسەر بینە سەر ئەم ڕێگایە ئەبێ داوای لە خوای گەورە بکەین بڵێن اهدنا الصراط المستقیم خوای هیدایەتمان بدەبووی ئەنجا ڕێکخستنی پەیوەندی نێوان خالق و مەخلوق بە چییە بێ هەر بە اهدنا الصراط المستقیمەکە بە چۆنێتی عیبادەت چۆنێتی ئیمانهێنان چۆن بزانە کابرا کەوتی ئینشاء الله وشئتە پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام قبوڵی نەکردو فەرمووی ئەجعلتەنی لله ندا وهو خلقه کردتم بە شەریکی خوای پەروەردگار لە کاتێکە ئەو خەڵقی کردووی حتا ئەمەی لێ قبوڵ نەکرد لەبەرەوە ئەبێ ئەم پەیوەستی نێوان خالق و مەخلوق ئەم عەبد و مەعبودە ئەبێ پەیوەستیەکەیان ڕۆشن و واضح بێ و سنوورەکانی دیار بن ئەجینا بە جەهل بە زوڵم بە ئینفعالات لێیلا ئەدا یا ئەکەوێتە شرک و یا ئەکەوێتە کوفر و یا ئەکەوێتە بیدعە یا ئەکەوێتە فسق و فجور کەوابوو لێرە ناسینی خوای پەروەردگار هەیە و بە مافەکانیش عەبد بناسی بزانی عەبدێتی خۆی چییە و بزانی معبود یعنی خالق و مەخلوق عابد و معبود و هەروەها بزانی پەیوەندی نێوان ئەمان چییە و چۆن و چۆندا ئەمەزرێ ئەم پەیوەندیە بزانی کە پێویستیمان بەخوای خالقە بەخوای معبودە بەخوای مالیکی یەومی الدین بۆیە داوای لێکەین و بەردەوامە پاڕێین